بەو پێی جەنابەت دوکانداری ئینسانێک دوور لە ڕووی جەنابەت جوێنی پێتدا یان بە جۆرێکی نالایەق لەگەڵ تا مامەڵی کرد باشترین ڕێگایەک بۆ ئەوەی تۆ هەڵسوکەوتی لێ بکەیت لەو مووقفەیە چۆنە چییە؟ آخر ئەو برادر لە سچ ئەساسێ غەڵەت بکە ینی لێرەشا تۆ باسی هۆکارەکەی تاوان ئەگەرە تویکە غەڵەتت بەرامەر بکە دەبی هۆکارەکەی کابرای بگری ئەو جەبزانی غەڵەت لێکری ئەوجا کاردانەوەکەی بدەیەوە باشە گریمان خەتای ئەوە ئەخە خەتای لە سچ ئەساسێک وانە؟ باش ئەو پرسیاری ئاراستی جەناب دەکەمەوە دوور لە ڕووی جەنابەت تۆ غەڵەت بەرامبەری لە سچ ئەساسە غەڵەت لە بەرامبەری من ینی لێ پرسی تاوان بەپێی هۆکارەکە ئەو کاتی دەگەرێتەوە سا ئەو کەسەی جاروی ئینسانە عسابی فول لە یەکسەر کاردانەوەی شەرعی دەبی جاری شوێ ئینسانێک تێگەیشتی و مسەقەف و لەسەر خۆی لە غەڵەتەکەی دەپێشتەوە ئەوجا کاردانەوەی خۆی دەداتەوە تونترین کاردانەوەیە کە تۆ هەدوێت چییە؟ ئەگەر دەسەڵاتنەوەی بە هەموو شێوازێک تۆرەکەی لێ خۆمەگەنا حیزبی الله و نعم الوەکیل بە هەموو شێوەیە هەموو شێوەیەک تۆرێ خۆی لێکەمەوە وەکو چۆن ینی وەکو ئەوەی چۆن غەڵەت کردی ئەوەی غەڵەتی بەرامبەرە بە هەمان شێوە بەڵکو زیاتریش لەبەرەوەی ئاستادم نییە غەڵەت بەرامبەر کەسمەوە کەسەجی غەڵەتم کات زۆرتون ڕەدڵفعلم لە بۆ چاکە تەواو ینی جەنابەت سەیری هۆکارەکەکەی ئەگەر خەتای ئەو بێ وەکو خۆی مامەڵی لەگەڵاکەی بەڵکو زیاتریشەگە بۆ العین بالعین والسن بالسن بێگومان دەست خۆش سپاس لە کۆمەڵگەی ئێمەیە کاتێک کە کێشەیەک ڕوئەدا لە بینی دوو کەسە ئەم دوو کەسە لە جیاتی ئەوەی ئینساف بەکاربێنن لە غەیبەتکردنی یەکە لە باسکردنی یەکە تەنانەت لە جنێودانیشە زیاتری ئەکەن ینی بۆ نمونە گەنجێک سوکایەتی بە کەسێکی ترەکە ئەم کەسە لە جیاتی ئەوەی یاسای العین بالعین والسن بالسن تطبیق بکە بڵێ من لە حەقی خۆم خۆش نابم زلەیەک لێم داوە زلەکەت لێ ئەدەمەوە ئەچمە لای دادگا شکاتەکەم ئەم ئەوە ناکە ئەم ئەچێ چیەکە لە سەروی ئەوەوە گوێن بە خۆی بە دایکی بە خوشکی بە بنەماڵەکەی بە عەشیرەتی بە باوکێدا کە ئەمە ڕەوانیە یعنی تۆ تەماشاکە ئەگەر تەنانەت لەگەڵ دوژمنەکەشتا پێویستەکە ئینساف بەکاربێنی ئێمە قسەی من نییە مە قسەی ڕەب العالەمینە خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ ولا يجرمنكم شنآن قوم على ألا تعدلوا اعدلوا هو أقرب للتقوى وانەزانن لەگەڵ قەومێکە لەگەڵ هۆزێکە لەگەڵ گەلێکە لەگەڵ کۆمەڵە کەسێکە کە دوژمندار بوون ئیتر نابێ ئینساف بەکاربێنن نا خوای پەروەردگار چەندین جار وەکو بابی ئینساف بە باشە باسی مەسیحیەکانی کردووە کە کەسانێکن دڵنەرمن نزیکن لە موسڵمانانەوە لەبەرەوەی ڕۆحبانیان ینی خوای پەروەردگار بە ئینساف باسییانەکە لەگەڵ ئەوە شاڵێ لە دینی ئێمەیە ئەوان کوفرەکەن ئەوان سێخوا پەرستن بەڵام ئەمە ئەوە ناگەینێت کە بڵێ وڵا کەسێکی مەسیحیە یان کەسێکی جوولەکەیە ئەبێ هەموو شتەکانی فی سفرکەی نا ئەبێ تۆ ئینساف بەکاربێنی و لەگەڵ ئەوە شکاتێک کە ئینساف بەکارێنی خوای پەروەردگار فەرمێ هو ئەقرب للتەقوى ئەوە نزیک دەکاتەوە لە تەقوای خوای پەروەردگار لە نزیکبوونەوە لە خوای پەروەردگار ئەوەیە پێ ئەنەی بە جەرگی خۆتا لێرەیە ئەڵەی ئەی نەفس بوەستە تۆ بای ئەوەندە حەقی خۆت بوو حەقی خۆت بکەیتەوە لەوە زیاتر پێت هەڵکشا ئیتر تەواو تۆ ئەبی بە زاڵم و ئەویش ئەبێ بە مەزلوم و هەمیشە مەزلوم و ستەملێکراو بین لەم بابەتانەیە باشترە لە ڕووی حەق و مافەوە لە قیامەتە